چاوەڕوان دەکرێت پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بچێتە قۆناغێکی ترەوە، چونکە ساڵانێکە چێشە هەڵواسراوەکانی نێوانیان بەردەوامی هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرنگی دەزانێت ناوەندێکی هاوبەش بە ئەندامەتی هەموو لایەنەکان لە هەرێم دروست بکرێت بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا بۆ چارەسەرکردنی ئاڵۆزیەکانی نێوانیان. ئۆرگانێک لێرەدا بمەزرێت کە هەڵبستی بە کۆکردنەوەی توانای هەموو لایەنە سیاسەکان ئەوی زۆرترین ئەوی کورسی هەیە لە بەغدا تاوەکو بتوانن ڕایەکان ڕێک بخەن بۆ ئەوەی کە داواکاریەکانی کورد لە پەرلەمانی عێراق و لە ناو حکوومەتی نوێی عێراقدا جێبەجێ بکەن، چونکە ئەگەر ئەو ئۆرگانە نەبی بە پەرتەوازەی هەریەکە لە لای خۆیەوە دۆسیی خۆی بباتە پەرلەمانی عێراق بێگومان ئەوە شتەکەی لابەلا دەکرێت. پارتی دیموکراتی کوردستان لەبارەی کێشە و ئاڵۆزیەکان بەغدا تاوانبار دەکات کە پابەندی دەستور نەبووە. بەرپرسی پەیوەندیەکانی و حیزبەش دەڵێت هەنگاوەکانمان لە داهاتوو ڕوونتر دەبێتن و ئومێد دەکەین حکوومەتی ئەم جارە کار بکات بۆ چارەسەری کێشەکان. بەشێکی زۆری لەوەی کە حکوومەت هۆکار بوو، ینی بەغدا هۆکار بە لەوەی جێبەجێ نەکردی، بەشێکی ڕەنگە تەقسیری خۆشمانی تێدا هەبووی حقیقەت بە کۆمەڵک هۆکارەوە. ئەوەی گرنگە ئێمە لایەنە سیاسی کوردستانیەکان بە تایبەتی لە پەرلەمان بتوانین یان ئەوانەی کە نوێنەرەکانی ئێمە لە بەغدانە پێکەوە بتوانین هەمە هەنجێک دروستکەین. مەرجنی هەمومانوەکو یەک حەزبی سیاسی مامەڵە بکەین، بەڵام نقاتی مشتەرەک کە ئێمە قەزیەیەکمان هەیە لەسەر ئەو نقطە مشتەرەکانە هەوڵ بدەین کۆک بین. ریفراندۆم بەشێکی زۆری چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدادی خستە دواوە و قوڵتری کردەوە. بزوتنەوەی گۆڕانج ڕایوایە لە قۆناغی داهات و کورد لە ڕێگای حکوومەت و پەرلەمانی کوردستانەوە گفتوگۆکانی لەگەڵ بەغدا بکاتن و لایەنە سیاسیەکانیش پاڵپشتی ئەو دوو دەستگایە بن تا کورد بتوانێت مافەکانی لە عێراق دەستەبەر بکات. ئەم کێشانە لەلایەن دوو دەستگای هەرێمی کوردستانەوە کە پەرلەمان و حکوومەتە و بە وجودی یان خۆ بە مشاوەرەی لەگەڵ هێزە سیاسیەکان بە شێوازە کە ڕنگدانەوەی ڕای سیاسی لایەنە سیاسیەکانیش بێت گفتوگۆ لەگەڵ بەغایە بکرێت بۆ ئەو کێشانە بە شێوازێکی بنەڕەتی چارەسەر بکرێت. بەردەوام هەریەک لە هەولێر و بەغدا یەکتری تۆمەتبار دەکەن بە پابەند نەبوون بە دەستور. تا ئێستا دایان کۆبوونەوەش لە نێوان هەردوو لە ئەنجام درراوە، کەچی کێشەکان هەروە خۆیان ماونەتەوە. لە عێراق حکوومەتی نوێ پێکاتوە و لە هەرێمی کوردستانیش چاوەڕوان دەکرێت حکوومەت پێک بهێنرێت. کورد لەم کابینەی حکوومەتی عێراق خۆی بە هاوبەشی سەرەکی دەزانێت، بەڵام دیاریش نییە تا چەند کاریگەری لەسەر چارەسەرکردنی کێشەکان و گەیشتنەیەکی نێوانیان دەبێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.